زۆربەی کاتەکانش بەکارهێنانی ئینتەرنێت و مۆبایل و هەموو ئەمانە بەڕاستی تەنیا وەکو خویەکی لە هاتووە لە ئێمە سەرکە زۆر جار بێکارن هەر لە خۆمانە مۆبایلەکە داگرسێنی سیرێکی ئەەکەین بەڕاستی ئالوودەمانی کردوم ئامێرە بۆیە باسی ئەمام کردوتم سەرکۆ فیلمسازێکی بەناوبانگ هەیە تیمبرتۆن بە هەندێک لە بەرهەمەکانی لانێ زۆربەتان بیناسن وەکو بۆ نمونە باتمان و گەڕانەوەی باتمان و هەسارەی مەیمونەکان و چارلی و چکلت فاکتەری و ئەمانە ئەم فیلمێکە زۆر جوانە لەم کەسە بەناوبانگە سەرکەوتووە کە با بڵم ئێستا تۆزێکی تر دیارتر بێت هاوسەری ئێستای مۆنیکا بلەوە چیشە بەڕێزە ئەم پیاوە باسیەوە کاڵسەرکۆ ئەڵێ کە من حەز بە ئینتەرنێت ناکەم ئەها زۆر جارمە مۆبایلەگریم بە دەستمانەوە ئەم ئینستاگرام و فەیسبوک و هەر ئاوای لەکەی بەڕاستی پەنجەمانێتە زۆر جار هیلاکە بێ ئەمە ناوای لەکەی ئەڵێ ئەمە من تووشی خەمۆکیەکە زۆر جار هەنە کاری سادەتر لە ژیانە چێژم پێبەخشی هەورم ئەکاتەوە بۆ منە دانیشم سەیری هەورەکانەکەم زۆر چێژە بەخشێ بە من ئەگەر لە لای ئێمە کەسێک ئاواکە دانێتۆزە بە سەیریە سەیرکە ڕاستە خۆی بێگومان بەکارهێنانی ئەم ئامێرە زیرەکانە کە ڕۆژانە بە دەستمانەوەی بە تایبەتی مۆبایل کە زۆرترین کار لەگەڵمانەیە ئەمیش بۆ خۆی دوولایەنەیە هەم سوودی هەیە لەوەی کە پەیوەندیەکانمان و لە هەمان کاتیشا کارەکانی ڕۆژانەمانی پێڕاییەکەین و ئەتوانین زانیاریشی لێوەربگرین لەوەی کە تۆ لەو کاتێک کە خۆت چیت پێویستە زانیاری لێوەرگی بەڵام بەداخەوە لایەنە نەرێنەکەی خەریکە زیاتر باڵا کێشێ بەسەرمانە ئەمەش بەستەنها لە کۆمەڵگایەکانیە بەڵکو لە جیهانە ڕنگدانەوەی زۆریاوە وەکوی تۆ نمونەوە هێناوەتەوە زۆر کەسێ پلانی هەیە بۆی کە چۆن ئەم بابەتانە بەکارهێنێت بۆی کە توانێت زیاتر سوودی لێ ببینێت ئەمەش بەپێی چین و توێژەکان گۆڕانکاری بەسەرایە سەحریانی زۆر جارێمە وامان لاتۆ لە کۆمەڵگای خۆمانە لە ناو ترافیک لایتێکا وەستین 50 سانیە مۆبایلەکە دەرەگەێنین بەسەر هەموو تۆڕە کۆمەڵایەتەکانە ڕێمزای چی تازە هاتووانی بۆتە خویەک لامان چۆن بتوانین ئەم خوا بە شێوازی لە شێوازەکان زیان بە ژیانمان نەگەێنێ زیان بۆ نەگەێنێ کاتەکانمان لێ نەبات بۆیە بابەتێکی زۆر گرنگانی تۆ جارێکی تر بگەڕێتەوە بۆ سروشت جارێکی تر بگەڕێتەوە بۆی کە تۆ چۆن کاتەکانە بەشەکەی و ئەو کەسش تەمەنی هەیە بەڕاستیەوەی کە باش بەڵێ تەمەنی هەیە و توانێتی بە شێوازی لە شێوازەکان مامەڵە لەگەڵ تەندروستی و دەرونی خۆشی بکات کاڵی تەندروستی واتە دەرونی و جەستەیشی ئێمە زۆر جار باسی واکەین کە لایانی دەرونی زۆر گرنگکە چکە لایانی دەرونیە کە گرفتە تەندروستیەکانی جەستت بۆ دروست دەکات بۆیە زۆر کادوتومانە کە بڕۆی لە ناو شاری سلێمانی لە ناو شار و شارچکەکانە ئەبینی ئەمەنەی نۆرینگە و نەخۆشخانەی جەستەییمانەیە ئەمەنە نۆرینگەی ئەومان نییە کە بڵێن دکتۆرێکی دەرونی دکتۆرێک کە بتوانێت چارەسەری گرفتەکانمان بۆ بکات یاخود دەستەواژەیەک هەیە لە ناو کۆمەلگای خۆمانە پێڵێن ئەگەر من گرفتێکی دەرونیم هەیە بۆچی عیباگەر بچم بۆ لای پزیشکێک بۆچی عیباگەر بچم ئەو سەرەتا چارەسەرم بۆ بدۆزێتەوە بۆی ڕنگدانەوەی کۆمەڵی نەخۆشیە دەرونیەکانم لەسەر دروست نەکات ئەوەنجا ئەم ڕۆژ تەوەرێکمان هەیە لەسەرم بابەتە بەڵام جیاوازتر تایبەتمان کردو بە خانمان بە تایبەتیش خانمانی دووجار جا ئەم پرۆسەیە سەرەتای هەیە و دەستپێکی هەیە و دوای ئەوەشی هەیە یعنی سەرەتا تۆ چۆن پلانت هەیە بۆی بچیتە پرۆسەی دووجانیەوە و دوای ئەوە کە لەو پرۆسەیە تۆ چ کاریگەریە دەرونەکان لەسەر ڕنگدانەوەی هەیە و دوای لەدایک بوونی مناڵەکە چی کاریگەریەکی تر هەیە ئەمانش لەوانەیە چەندین بەشی جیاواز من بۆی کە تۆ بتوانی زیاتر هۆشیاری لای خانمان وەرگێ ئێستا بە خۆشحاڵیشەوە ئەوەی کە زۆر گرنگی پێدرێ ڕاستە خانمێک مناڵێک لەدایکە بێت بەڵام هاوسەرەکەشی لەگەڵیا هاو بەشە بۆ نمونە لە بەخێوکردنیە لە کار و پیشە ڕۆژانەیە لە ئێرەکەمکردنەوەیە بزانین ئەمەش تا چەند نەبێتە بەشێکی گرنگکە تۆزێ لە خەمەکانی خانمان کەم کاتەوە چکە پیاوانی ڕۆڵێکی بەرچاویان هەیە ئەبێ بیشی گەڕن چکە لەبەرەوەی کام مناڵە دوجار ئیدایک و باوچێکە بەستان هایی ئەم دایکە نیە بۆی ئێمە کە زیاتر گفتوگۆ لەسەرم بابەتەکەین بە خۆشحاڵیەوە دکتۆر نزار محەممەد پزیشکی پسپۆری نەخۆشیە دەرونیەکان لە ستۆدیۆ ئامادەیە ئەگەر بفەرموێت فەرموو دکتۆر بەخێر بێ دکتۆر بانی باش بەخێر بێت بەخێر بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوونە زۆر بەخێر بێت بەخێر بێت زۆر سپاس دکتۆر من بەر لەوەی بچینە لای بابەتە سەرچەکەمە حەزم کرد و پرسیارەش لە جەناب بکەم لەگەڵ هاوکارم سەحەت باسمان کرد زۆر جار ئێمە گرفتە دەرونیەکان وامان لێکا کە گرفتە جەستەیەکانمان بۆ دروست بێت یعنی نەخۆشیە جەستەیەکانمان بۆ دروست بێت بەڵام بۆچی زۆر کات ئێمە گرفتە دەرونیەکان بە دەستەواژەیە کە پێڵێن عیبە بتوانین دەری ببڕین یاخو باسیکەین بەڵێ ئەوە کێشەیەکی گەورەیە هەر لای ئێمە نییە لە هەموو جیهانە هەیە بەڵام زۆر گۆڕاوە یعنی وەکو خۆی نەماوە
ئێستا بەهۆی میدیا و بەهۆی زۆربوونی ژمارەی پزیشکە دەرونیەکان و لەخوا بە زیاد بێ زۆربەی زۆری پزیشکە دەرونەکانی کوردستان هەموو ئێمە پێیان بڵێن میدیا ئەکتیڤ، یعنی هەموو بڵێن چالاکن لە میدیا، ئیتر سۆشیال میدیا بێ بازێکی بەرنامەی خۆی هەیە و بازێکی وەکو بەندە زوو بانگمەکەن لێرە قسەتان بۆکەم لە خزمەتتانم. اینجا ئەمە هەمووی کاریگەری کردووە کەوا ئەم حاڵەتەی بەڕێزت باسیەکەی کە ئێمە پێڵێن ستیگما وەکو لەکەوایە وەکو پەڵەوە چۆنێکێک پەڵەیەک لەسەر دەموچاوێتی حەز ناکە خەڵک ببینێ، خەڵکیش ئاوا سەیری حاڵەتە دەرونیەکانەکە، بەڵام ئێستا وردە کاڵ بۆتەوە وەکو وتم، یعنی تقریباً ئەتوانم بڵێم 30 ساڵ لەمەوە پێش 25 ساڵ لەمەوە پێش هەموو کوردستان 2 یا 3 پزیشکی پسپۆری دەرونی هەبوو. ئێستا لەخوا بە زیاد بێ 87 کەسمان هەیە کە تۆمار کراون لە کۆمەڵی پزیشکانی دەرونی کوردستان، ڕەنگە هی کێش هەبێت کە تۆمار نەکراون. لەبەرەوە بە زۆربوونی ژمارەی پزیشکانی پسپۆر کە هەر یەکیان وەکوتم چالاکن لە ڕووی میدیا، ئەم زانیارانە پەخش و بڵاو ئەکەنەوە بۆ ئەم خەڵکە خۆشەویست و بەڕێزانە، لەبەرەوە ئەو حاڵەتەی کە بەڕێزت باسەکەی کەمی کردووە. من هەموو جارێ یەک قسە ئەەکەم بەوە کۆتایی قسەکەم هێنم ئێستا ئەم بڕیە کە ساڵی 1983 41 ساڵ لەمەوە پێشکە عیادەم کردەوە لە هەولێر. ئەو کاتە نەخۆشەکان چاوەڕیانە کرد خۆر ئاوا ببێ، اینجا ئاهاتن بۆ عیادەکەی من بۆ ئەوەی کەس نەیان بینێ، بۆی دنیا تاریک بێ اینجا بێن. ئەوە طبعاً ترسێکی زۆریان هەبوو لەوە خەڵک بیان بینێ بڵێ وڵا ئەوە فلان حاڵەتی هەیە بۆیە چۆ بۆ لای فلان دکتۆر، بەڵام لەخوا بە زیاد بێسە وەزاکە تەواو گۆڕاوە. خەڵک هەیە ناڵم هەرهی من بەس بۆ هەموو دکتۆرەکان سەراگرێ سەعات 2 چێ بۆ دکتۆر وەکو جاران نەماوە و گۆڕاوە کاتوانین گەشتبین بین لەخوا بە زیاد بێ. باش دکتۆر نەزار، ئێستا جەنابەت باست کردوتت زۆر جار خەڵک لە جارانە لەبەرە و بابەتی عیبەکە بەداخەوە بە دزی و ئەهاتن یان بە تاریکانە هاتن بۆ دکتۆر، بەڵام هەندێک جاریش بابەتەکە ئەگەڕێتەوە بۆ خودی کەسەکە لەسەری هۆشیاری هەبێت. جا ئەمڕۆ ئێمە هەوڵێن لە ئەم تەوەرەی بەرنامەکەمانە بەتایبەت ئەم هۆشیاریە بۆ ژنومێردەکان ئەوانەی کە چاوەڕێی لە دایکبوونی مناڵەکانەکەن زیاتر دروستی بکەیت. خاتوونێک کە دووگیانە گۆڕانکاریە دەرونیەکان لەوە چۆن دروستە بێ دکتۆر؟ خۆی بەحقیقەت بێ یعنی پیا بچینەوە لە ئەوڵەوە لە یەکەم دەقەوە کە باسی ئەکەین. جارێک کچێک کە شوو ئەکا ڕۆڵی ئەگۆڕێت لە کچێکەوە کە لە ماڵی باوکێتی و خزمەتی بڵێن باوکو دایکی و خوشک و براکانی ئەکا و دەوری خۆی ئەبینێ لە ماڵی خۆیان وەکو تاکێکی ئەو ماڵە ڕۆڵێکی هەیە. دوایی کە هاوسەرگیریەکە ڕۆڵەکە ئەگۆڕێ، یعنی لەم حاڵەتە بڵێن بەشێکی زۆری ژیانی تەرخانەکە بۆ ژیانێکی تازە کە ژیانی هاوسەرگیریە لەگەڵ کەسێکی ترە و زۆربەی کاتیش ئێستا تقریبان بووە بە نەریت ماڵێکی جیاواز، یعنی بڵێن بەرپرسیارەتێکی جیاواز بەرامبەر بە پیاوێک بەرامبەر بە ماڵێک. ئەوە هەمووی بڵێن سەرەتای هاوسەرگیریەکەیە. دوایی کە یەکەم بڵێن سک دروست ئەبێ تەواوەن ئەو ڕۆڵە ئەگۆڕێت، ئیتر ئەو کەسە بەشێکی ژیانی تەرخان ئەکا بۆ چاوەڕێکردنی میوانێکی تازە کێتە ماڵەکەیانەوە. میوانەکەش زۆر خۆشەویستە و هەموو بە دڵ و بە گیان چاوەڕێ ئەو میوانەکەن. بۆیش یعنی تەوان ئەمە شتێکی کەلتوریە، من شەرت نییە هەموو شوێنێک ڕاست بێ. ئەو دوو خێزانە، خێزانی ژنەکە و خێزانی پیاوەکە، هەردووکیان چاوەڕێ ئەم میوانە ئەکەن کەی ئەگات و ئەو ئافرەتەش تقریبان تا حدێک خۆشەویستترە بێ لە لای هەردووکیانەوە، بە تایبەتی لای ماڵە خەزوورەکەی، چونکە کەسێکی تازە ئەهێنێتە ناو ئەو خێزانەوە. ئەم ڕۆڵە ینی با بڵێن ئەم گۆڕانکاریانە لەلایەکەوە سترسێک بە ئافرەتەکە، چونکە بیر لەوە کاتۆ چۆن ئەم بارە بگەێنێتە جێ خۆی. بۆیش ئەگەر خوانە خواستە ئەبینی بەعزە جارێ مناڵەکە ئەکەوێ پێڵێن لەبار چووە، چۆن ئەم بارە ئەگەێنێتە بڵێن کاتی خۆی. لە عینی وەختیشە چاوەڕێ ئەکا یا بڵێن پێشبینی ئەکا چۆن خزمەتی ئەم مناڵەکە دوایی کە لەدایک بوو، کەواتە لێرە ڕۆڵێکی تازە پیا بوو، ئەوش ڕۆڵی دایکە. یعنی جگە لەوەی کە بوو بە بەرپرس لە ماڵێک و لە مرد، لە عینی کاتیشە ئەو کاتە
بەرپرسە بێ لە مناڵیش من ئەمە باسی نۆبەرەکەم ئەوەی بە کوردی خۆمان پێڵێن نۆبەرە واتە یەکەم سک بەڵام دوایی لە هی دووهەم و سێهەمە ئەگۆڕێت تەبعاً وەزاکە چونکە ئەم ئافرەتە ئەزمموی پێیا ئەبێ بە زیاتر با تەرکیز لەسەر نۆبەرە بکەین نۆبەرە ئەو توانایی یعنی بڵێن تازەیە تازە بابەتە ئەزمموی نییە چۆن ئەم ڕۆڵە ئەبینێ بۆیە ئەبینی بەعزێ جارێ هەنێکیان تووشی سترەسێکە بن ڕەنگە بیر بکات تۆ بڵێ بەخوا ڕەنگەم پێم نەکرێ من خزمەتی ئەم مناڵە بکەم دکتۆر تەنیا سترێسە ئەمە هەندێک جارە بنین لە کاتی دووگیانیا خاتونێک خەمدایەگرێ بێ تااقەتە تووشی خەمۆکی خزمەتت بکەم پێشتر نزیکەی توانم بڵێم 20 ساڵ لەمەوە پێش من سەرپەرشتی خوێندکارێکی دکتۆرام کرد کە ئێستا دکتۆرێکی پزیشکی پسپۆری دەرونی بەناوبانگە لە هەولێرە بابەتی نەکەی با بڵێن تێزەکەی لەسەر خانمان بوو لە کاتی دووگیانیە ئایا تووشی چه حاڵەتێکی دەرونیە بن ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد ئەو کاتە با بڵێن علمی 20 ساڵ 25 ساڵ لەمەوە پێش ئەو کاتە ئەیانوت ئافرەت لە کاتی دووگیانیە تووشی حاڵەتی دەرونی خراپ نابێ بەڵام دوایی کە بڵێن توێژینەوەمان کرد و گەڕین و سێرچمان کرد و کۆمەڵێک توێژینەوەی تازە دەرچوو لە جیهانە دەرکەوت نەخێوانیە هەندێک لە خانمان لە کاتی حملەکە تووشی خەمۆکیە بن لە کاتی دووگیانەکە تووشی خەمۆکیە بن ئەم خەمۆکیە هۆکاری چییە؟ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەم خانمە هەر خۆی لە بنەڕەتە لە ئەساسە ئەو ئستعدادی تیا هەیە تووشی ئەم حاڵەتی خەمۆکیە ببێ حاڵەتی وراثەیە پێشتر تووشی خەمۆکی بووە ئەم شتانەی تیا هەیە دووهەمینیشی ڕەنگە بارودۆخی ژیانی با بڵێن ژینگەکەی ئەو بارودۆخەی کە تیاژی ئەی نەژێر فشاری بڵێن اقتصادیە واتە ئابووریە شوێنەکەی خراپە ڕەنگە خەڵک خراپ بێ لەگەڵ یا تەبەن ئەو کێشانە هەیە بینی ماڵە خەزور و ماڵە بووک و ئەم ناوەشتانە ئەمانە هەمووی هۆکار ئەبنکەوە ئەم ئافرەتە خەنە ژێر فشارێک ئەو خۆی ئەساسەن وەکوتم بارێکی هەڵگرتووە کە وەرە مەشتێکی ئاساییە ینی خوا ئەمەی دروست کردووە بەڵام لە هەمان کاتیشە ئەگەر بارودۆخەکەی ئەو ژینگەی کە تایە ئەژی ئەگەر مێردەکەی کەسێک نەبێت کە متەفەهم بێت کە تێبگا ئەم ئافرەتە لە کاتی دووگیانیە گۆڕانکاری بەسەرایەت گۆڕانکاری هۆرمۆنی ئەوەمان لەبیرم چوو باسی بکەم گۆڕانکاریە جەستەیەکان یعنی بەڕێزت ئافرەتی ڕەنگە ئوشتە بزانی ئافرەت بەتایبەتی کە نۆبەرە سکی گەورە بێ وردەوردە شەرمەکە یعنی خۆی ئەشارێتەوە بەعزی جارە ناچێتە بەردەم باوکی ناچێتە بەردەم برا گەورەکەی تەبعاً ئەمە زیاتر ئەو ئافرەتانن کە کەمتر وشیاریان هەیە و کەمتر بڕوان بەوە هەیە کەەوە ئەمە شتێکی ئاساییە و خوا دروستی کردوە شتێکی طبیعیە بۆیە بینی بەعزی حاڵاتی دەرونیان تووشە بێ ئێستا دەرکەوت کە ئافرەت تووشی خەمۆکیە بێ لە کاتی دووگیانیە وەکوتم قۆناغەکانیش ئەگۆڕێ یعنی یەکەم سێمان کە ئێمە بە ئینگلیزی پێڵێن فەرست ترایمستەر بە نەوەیەک حاڵەتەکانێتی چونکە هێشتا نزیک نەبووتەوە لە مناڵبوونەکە سێمانی ناوەڕاست خۆ ئامادەکاریە بۆ ئەوەی چی بکەم و چی نەکەم وها بەعزی ئافرەت دانیشە بلوزە چنێ بۆ مناڵەکەی و یا جل ئەکات و بۆ مناڵە تازەکەی قۆناغی سێمانی سێهەم لەوێ بەعزی ئافرەت تووشی کێشە ئەبێ بۆ بە تایبەتی ئەو ئافرەتانەی کە گوێ لە خەڵکی وەکو ئێمە ناگرن کە باسی ئەم حاڵەتە ئەکەین ئەم شتێکی ئاساییە گوێ لە چی ئەگرێ گوێ لە ئافرەتێکی ترەگرێ ئەڵێ وەڵڵاهی کاتی مناڵبوونەکەت هەرخوا ڕەحمە پێ بکە خوا ئەزانێت چیت لێ قەومێ و چیت لێت و فلان کەس لەسەر مناڵبوون مرد و فلان کەس لەسەر مناڵبوون تووشی نەزیف بوو فلان کەس لەسەر مناڵبوون ڕسوا و ڕەزیل بوو چونکە نەیانەزانی بۆ کوێ بەرن خەستەخانە نەبوو چی نەبوو ئەمە هەمووی حاڵەتێکی زۆر خراپ لە ناو مێشکی ئەو ئافرەتە بەڕێزە دروستەکە کە ئەترسێ یعنی تەمان سەر نەخۆشیەکە هەیە پێڵێن تۆکۆفۆبیا ترسی لەدایک بوون زۆر لەم ژنانە ئیتر یعنی حاڵەتێکیان تووشە بێ نازانێت چی بکات تەمان خۆ ناش بێ خۆتی لێ بدزیتەوە تازە مناڵەکە لە سکتایە و دووسێ مانگی کە ئەو بێ ئەبڕێتەوە خۆتی لێ نادزیتەوە ئەم حاڵەتە تووشی حاڵەتێکی دەرونیان ئەکا و ئەمە تەمان من توێژینەوەیەکم لەسەر پێشکەش کرد 3-4 ساڵ لەمەوە پێش لە زانکۆی هەولێری پزیشکی لە کۆنفرانسێکی زانستی خۆیانە اینجا ئەمە لە هەموو دنیا هەیە
زیاتر لای خۆشمان هەیە چونکە ئەو کەسە ڕەنگە باایی ئەوە وشیاری دەرونی نەبێت کەوا ئەمە شتێکی ئاساییە و شتێکی طبیعیە و ئەو مناڵە هەر ئەبێ ئیتر بە مناڵبوونی ئاسایی بێ لە ماڵەوە بێ یا بە مناڵبوونی ئاسایی بێ لە خەستەخانە بێ یا بە ئەمەلیات کە بەداخەوەی سەبووە بە باو لە ناو خەڵکە و زۆربەی ئافرەتان بەداخەوە لەبەر ئەو ترسە ئەچن پەنا ئەبەن بۆ نەشتەرگەری و ئەیانوێ مناڵەکەیان بە ئەمەلیات ببێ بۆ ئەوەی لەو ئازارە نەجاتیان بێت. بەڵێ دکتۆر لەسەر تەواوی ئەو ڕێنمایانەی بەڕێزت بۆ لایەنە دەرونیەکەی تۆ ئەم خانمە کە دووجانە بێت بە تەنیانە هاوسەرێکی لەگەڵایە ئێستا لە جیهانیشا زۆر کار لەسەر ئەم بابەتاکرێکە لەو فترەی زەمەنی نۆمانگەیە ئەم هاوسەرە تا چەند هاوکاری خێزانەکەیەتی تا چەند لەگەڵیەتی بۆ نمونە ئەوەی کە بەڕێزی باسیەکەی ئێمە و خانمانەمان زۆر کاتکە ئەچنە نێوم پرۆسەیەوە هەم گۆڕانکاریە جەستەیەکان هەم گۆڕانکاریە شکڵیەکان هەم گۆڕانکاریە دەرونیەکان بۆ نمونە کارێکیە لە کارەکەی تر پشو وەرەگرێت لە ماڵەوەیە ئەم ژنە ناوێرە بجوڵێت تۆ نەکەیت قاچ دوای لێنێت ئەمە نییە کە ئەمە پێچوانەکەی هەیە بۆ نمونە خانکە دووجانە بێ ئەو کاتە زیاتر مەلاکە ئەو کاتە زیاتر پێڵاوی تەندروست ئەو کاتە هاوسەرەکەی چەندین شوێن و سروشتی جوانی پیشانەیە بۆی هەم تەندروستی خۆی و دەرونی خۆی و تا چەند خۆی باش بێ کاریگەری باشیش لەسەر مناڵەکەی بەجێڵێ کەواتە هاوسەر تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە خێزانەکەی لەم گرفتە دەرونیانە دوورخاتەوە. زۆر کاریگەری هەیە اینجا ئەمێنێتەوە ئەم ئافرەتە لایەنە جەستەیەکەی چۆنە یعنی جەستەی چۆنە لایەنە دەرونیەکەیشی چۆنە لە هەموو حاڵەتێکە ئەم پیاوە من لە قسەکانمە ئەگەر تێبینیت کردبێ وتم ئەگەر مێردەکە تەفەهومی وەزعەکەی نەکات یعنی ئەم پیاوە ئەگەر تەنها ئەم ژنەی بوێ بۆ ڕابواردن و بەس بۆ ئەوەی مناڵی بۆ بخاتەوە بەڵام عیلاقی بەوە نەبێت چۆن ئەم پرۆسەیە لە ڕۆژی پیتاندن و دروستبوونی بڵێن کۆرپەلەکە لە ناو سکی ئەم ژنە هەتا ئەو ڕۆژەی کە ئەم بارەدانێ ئەگەر تەفەهومی نەکە ئەگەر بڵێن باش نەبێ لەگەڵیە ئەگەر حسابی بۆ نەکەکەوە سبینێ بڵێن مانگ بە مانگ ئەم سکە گەورە بێ ئەم ژنە توانای کەمتر ئەبێ لە بەعزشتا ڕاستەکە وەکو بەڕێزت ڕەنگە بچێ زیاتر وەرزش کامەلە بکە بەڵام وەکو جاران ناتوانێت بجوڵێ وەکو جاران ناتوانێت شت هەڵگرێ بە تایبەتی ئەگەر لایەنە جەستەیەکەی تۆزە کێشەی هەبوو مەسەن ئەو ئافرەتانەی کە پێشتر دووسێ مناڵیان لەبار چووە یا ئافرەتانەی کە نەخۆشییان هەیە لەگەڵ بڵێن دووگیانەکەیانە بڵێن نەخۆشی زەخت و شەکرە و ناشتانیان هەیە ئەمانە هەمووی ئەگەر تۆ حسابی بۆ نەکەی و بڵێن تەقدیری وەزعی ئەم ئافرەتە نەکەی طبعاً ئەمە یەکێکە من باسم کرد یەکێکە لە هۆکارەکانی کە ئەم ئافرەتە بەرەو خەمۆکی بڕوا و بەرەو حاڵەتێکی دەرونی پەشێویەکی دەرونی بڕوە و کێشەی هەبێت لەو پرۆسەیە ئەسڵەن من خۆم تەجروبەی شخصی خۆم چەند ساڵێک ئەمە پێڕەوەکرا بەداخەوەی سە کەمتر ئەکرێت پیا و ئەخرایە ژوورەوە بۆ ساڵەی ویلادە بۆ لە کاتی پرۆسی لە دایکبوونی مناڵەکەی من ئاوا دەستی خێزانەکەمم گوشیوە هەتا مناڵەکە هاتوۆتە دەرەوە لە دایک بووە طبعاً ئەمە بڵێن پشگیریەکی زۆر بەقوت ئەکا بۆ ئەو خانمە لە پرۆسی لە دایکبوونەکە طبعاً نەک لە بەرەوەی من دکتۆرم چوومەتە ژوورەوە ئەمەم کردووە بەڵکو یعنی خۆی ئەبێ بۆ هەموو پیاوێک ڕێگە بدرێ ئەم شتە بکە بە شەرتێ تەمان پرایڤسی هەبێواتە دوو ژنی تریش لە یا مناڵیان نەبێ لەو ژوورە ئەو کاتێک کە ئەم پرۆسێ دروست ئەبێ لەبەرەوە زۆر گرنگە لەو ڕۆژەوەی کە ئەزانن دووگیان و ئەسڵەن ئەگەر تێبینیتان کردبێ ئەوە کۆمەڵێک سیناریۆ و فیلموشتی لەسەرە کە ئافرەتەکە بە پیاوەکە ئەڵێ من دووگیانم یەکسەر پیاوەکە ئەوە نەخۆشەویستێکە زۆرە بێ لە ناو دڵیا بۆ ئافرەتەکە خۆی ئەبێ وابێ و ڕۆژ بە ڕۆژ خۆشەویستەکە زیاتر بێ و گرنگی پێدان بە خێزانەکەی زیاتر بێ ئەمە حاڵەتێکی دەرونی دروستەکە لە ناو ئافرەتەکە چونکە ئەمان بەیەکەوە ڕاستە بڵێن ئازار بڵێن کۆرپەلەکە ناو سکیژنەکایە بەڵام ئەم بارەی هەردووشیانە ئەم بەرهەمی هەردووشیانە پێکەوە مەفروزە ئەم بارە بگەێن شوێنی خۆی و دوایش بەخێوی بکەن و گەورەی بکەن لەبەرەوە وەکو بەڕێزت وتر زۆر گرنگە ئەم پیاوە تەفەهومی وەزعی ئەم ژنە بکە وەکوتم ئەگەر حاڵەتێکی جەستەیشی هەبێ لەگەڵ یا خزمەتی بکە یارمەتی بدا بیبا چارەسەری بکە طبعاً ڕۆژ بە ڕۆژ نزیکە بنەوە لە حاڵەتەکە وەکوتم ئەگەر بتوانێت پێشی بڵێ کەوا ئێمە بەیەکەوە ئەم بارە ئەگەێنین حاڵەتی دەرونی ژنەکە زۆر فەرقەکە دکتۆر نەزار ئێستا یەخوا هەموو پیاوێک بەو شەوەیە
پاڵپشتیکاری هاوسەرەکەی بێت بەتایبەت لە کاتی دووگیانیە. بەڵام هەندێک جار بەداخەوە بینین نێوانەکان باش نییە، خاتوونەکە زەختی زۆر لەسرە، هەندێک جار ڕەگەزی منداڵەکە ئەوە نییە کە چاوەڕێیەکە وەنمە باوکەکە یان خێزانەکان. هەندێک جار خوا نەخواسە ڕووداوێکی نەخوازیار وەکو مرگی یەکێ لە ئازیندەکان ڕوئەیە ئەو خاتوونە خەمێکی زۆر هەڵەگرێت. ئەم خەمە زۆرانە بێ تاقەت بوونە زۆرانە چۆن کارەکاتە سەر مناڵەکە لە کاتی دووگیانیە؟ زۆر کارەکە هەموو جۆرە سترسێک ئیتر ئەم خەمە بێ، خەمی تر بێ، خەمی ئابووری بێ، خەمی جەستەیی بێ، خەمی سیاسی بێ، هەموو خەمەکان تابەتی ئەگەر ئەو کەسە بڵێن ئەو ئافرەتە کەسێتێکەی لەو نوعانە بێ کە گرنگی بدا بە شت و شت بە جددی وەربگرێ، هەمووی کاریگەری ئەبێتە سەر گەشەی کۆرپەلەکە لە ناوسکیا، لەسەر گەورەبوونی کۆرپەلەکە لە ناوسکیا و دواییش لە پرۆسەی لەدایکبوونەکەیشە کاریگەری ئەبێ لەسەری. وەکوتم ئەگەر خۆی ئەساسن شتێکی تیابێ، یعنی ئستعدادێکی تیابێ بۆ ئەوەی تووشی حاڵەتی دڵەڕاوکێ و خەمۆکی و حاڵەتە دەرونیەکانی تیابێ، یعنی بۆ نمونە پێشتر گرتبێتی پێش ئەوەی دووگیان بێ یا لە باوەمان لەبیر نەچێ. ئەم ئافرەتانە ئەگەر یەک جار توش ببن لە کاتی دووگیانی یا لە دوای لەدایکبوونە، دوایی ئەگەری ئەوەی توش ببێتەوە زیاتر ئەبێ لە ئافرەتێک کە پێشتر والێ نەهات بێ نەیگرتی بێ ئەو حاڵەتە. اینجا بۆیە ئەڵێم ئەم جۆرە خەمانەی کە بەڕێزت باست کرد هەمووی کاریگەری لەسەر گەشەی کۆرپەلەکە کالەسکیا و لە هەمان کاتیشە ئێمە بابەتەکەمان زیاتر ژنەکەیە، کاریگەری لەسەر ژنەکەیش ئەکا ئەو ئافرەتە وردە وەکو بڵێم توانایی ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ پرۆسەی لەدایکبوونەکەی کەمتر ئەبێت، ینی زعیفتر ئەبێت، لاوازتر ئەبێت لە کاتی ئەو پرۆسەیە و دواییش تەوان کاریگەریە کاتە سەر ئافرەتەکە دوای پرۆسی مناڵبوونەکەش. باشە دکتۆر، باسێکی کاریگەری ژینگە و کۆمەڵگاش بکەین. ئەو کەسانی چواردەوری ئەم خانمە بۆ نمونە ئەم خانماچێتە پرۆسی دووگیانی و ڕاستە لە چوارچێوی ماڵەکەیە لەگەڵ هاوسەرەکەیە پلانێکی باشیاندانەوە، بەڵام زۆر کاتەم خانمە سیرەکەی کارمەندێکە لە دام و دەستگایەک داوامەکە، لەوانەیە کەسەکانی هاوڕێی کاریگەری بە قسەیەک بێت کاریگەری دەرونی لەسەر بەجێگەڵێ، بۆ ڕەنگت گۆڕاوە، بۆ شکڵت دوای لێ هاتووە، ینی بۆ هەڵسوکەوتت دوایە، بۆ ئیشەکان ئەمانە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە ئەم ژنە بە بارودۆخێکی دەرونی خراپا بەرێت. ئەمێنێتەوە سەر کەسێتەکەی ئەم ئافرەتە. خۆی لە بارودۆخێکی وایە. بڵێ مەسەڵەن زوو کە هێشتا ئاوا لە میدیا باسی ئەم بابەتانە نەکرا، وەکوتم ئەسڵەن ئافرەتەکە خۆی ئەشاردەوە لە باوکی لە دایکی، جلێکی وای لەبەرە کرد ئەگەر بیرتان بێ پیانەوت ئەمە عەزی حامیلە، خۆی داپۆشیتر هیچ دیار نەبوو، بەڵام ئێستا بینی ئافرەت ناڵم جلی تەسک لە بەرەکە جلێکی وا لە بەرەکە سکەکەی دیارە، یعنی کەوا ئەم چۆن فۆتۆی کاتی دووگیانی ئەگرن دووگیانی گۆڕانکاری زۆر ڕووی داوە لەبەرەوە چەندێک کەسێتی ئەم مرۆڤە منیش ئەگەر تێبینی بکەن جەخت لەسەر وشەی کەسێتی ئەەکەم و ئەمە پەیامێکە بۆ هەموو ئیعلام علاقەی بەم مەسەلەوە نییە. کەسایەتی جیاوازە، شخصێکی تایبەتە، کەسێتی شخصیەتەکەیەتی کە کەسێتی ئەم ئافرەتە دووگیانە ئەگەر کەسێتێکی بەهێزی هەبوو، زانیاری تەواوی هەبوو، خوێندی بێتەوە، سەیری کردبێ، ئەزمونێکی باشی هەبوو بێ لە ژیانە، زۆر تەسیری لێ ناکە. حتا ئەم قسانش کە ئەوترێ واتەوات و فلان وابوو فلان وابوو کاری تێناکە. بەڵام ئەگەر کەسێتێکی لاواز بێت لەو نوعانە بێت کە ئیحا واتە قسەکردنی خەڵک، هەڵسوکەوتی خەڵک زۆر کاری لەسەر بکات، چونکە کەسێتەکەی لاوازە، چونکە زانیاری نییە، چونکە نەگەڕاوە بە دوای زانیاریەکان بۆ ئەوەی خۆی بەهێزکە و خۆی ئامادە بکە بۆ ئەم ئەرکە لەو حاڵەتە تەمەن کاری ئەکاتە سەری. وەکوتم چەندێک بارودۆخەکەی ناخۆش بێت، تانە و تەشەر و اینجا خۆشمان نەزانین ئەڵێ ماڵە خەزورانم وان فلان کەس وایە فلان کەس خراپە لەگەڵمە، چەندێک ئەمانەی زیاتر بێ فشار زیاتر چێتە سەری. بێگومان ئەو کاتە ئەگەری توشبوونی بە حاڵەتە دەرونیەکان، جا من تەخسیسی ناکەم خەمۆکی بێ دڵەڕاوکێ بێ حاڵەتەکانی تر بێ، ئەگەری توشبوونی بە پەشێویە دەرونیەکان زیاتر ئەبێ وەک لە ئافرەتێک کە
وەکوتم خۆی چەکدار کردبێ بە زانیاری لەسەر ئەم بابەتە و دانیشت بێ با بڵێن خوێندی بێتەوە لەسەری زانیاری وەرگرت بێ لە هەر ڕێگەیەک بێ وەکوتم لە باتی ئەوەی لە سێمانی ئەخیرا بترسێ و بڵێ من چۆن مناڵمە بێ و چۆن ڕەنگە لە کاتی ژانگرتنمە تەحمل نەکەم و ئەمە بکەم لە باتی ئەوە دابنیشێ جل بچنێ و جل حازرکە بۆ کۆرپەکەی بۆ ئەو دقەی کە لە دایکە بێت چۆن بی پێچێتەوە بۆ دوایی چۆن وردە لە کەمناڵەکەی گەشەی کرد جلەکانی بۆ هەر خۆناغێک زیاتر بێ بڵێن جاران بێشکەمان هەبوو ئێستا جێگەی بۆ حازرکە ئەم شتانەی بۆ ئامادە بکە خۆی بۆ مەشغوڵکە ئیتر حاڵەتی دەروونەکەی باشتر ئەبێ وەک حتا ئەگەر تانە و تەشەریشی لێ بگرن. زۆر باشە دکتۆر ئەم گۆڕانکاریە دەرونیانە لە دوای مناڵبوونەکە ئایا هەر بەردەوامی ئەبێت و ئەبێ بۆ خاتوونێک کە ئێستا یان پێش ئەوە یان دوای ئەوە ئەگەر بەردەوامی ئەبێت هێشتا هەر بەدەست ئەم کێشەوە بناڵێنێ چی بکرێت چۆن هاوکاری بکرێت؟ بەڵێ بە حقیقت خۆی کە من لەگەڵ پرۆدیوسەرەکەتانە اتفاقم کرد لەسەر ئەم بابەتە وتمان ئەگەر بتوانین کاتەکە تەرخانەکەین بۆ پێش مناڵبوون بەڵام ئەگەر کاتمان هەبوو باسی پاش مناڵبوونی ژەکەین داوە کەیفی خۆتانە بەڵام با بڵێن جارێ هێشتا مناڵ نەبووە یعنی هێشتا خەریکە ئەبێت وەکوتم من بابەتێک هەیە پێڵەن تۆکۆفۆبیا واتە ترس لە ژانی مناڵبوونەکە هەر بۆیەش بەداخەوە هیوادارم هاوکارەکانم کە پسپۆریان هەیە لە ژنان و مناڵبوون لێم زویر نەبن و پێیان ناخۆش نەبێ من لە بەرچاوی خۆیان ئەم قسەیەم کردووە بەشێک لەو بەڕێزانە ئیسە تەرویج ئەکەن بۆ مناڵبوون بە شێوەی نەشتەرگەری واتە عملیات ئەڵێن بۆ ئەوەی ژنەکە بە پرۆسەی ژانە نەڕوە ژانی مناڵبوونەکە خۆی نەجاتی بێنی خۆی خاتە ناو ژانێکی ترەوە کە هی عملیات و ڕەنگە کێشە ماکەکانی عملیات ئەوشتانە بۆ ئەوەی بە پرۆسەی ژانەکانە ڕوە بە حقیقت ئەگەر بیتە سەر حاق خۆی لە هەموو بڵێن ماڵبەندە تەندروستیەکان هینی هەموو عێراق و کوردستانیش مەفروضەوا بێ و هیوادارم هەرواش بێ مەڵبەند هەیە بۆ چاودێری خانمان بە تایبەتی خانمانی دووگیان مانگانە سەیریانەکەن فەحسی خوێنیان بۆکەن و لە هەمان کاتە کەسی تایە پسپۆریەکەی با بڵێن ڕاهێنانی ئەم خانمانەیە بۆ پرۆسەی لەدایکبوونەکە و دواییش چۆن خزمەتی مناڵەکە بکەن ئەگەر ئەم پرۆسەیە بەکاربێنین و ئەم خانمانە کە بڵێن ئەم ئافرەتانەیە ئەم پیاوانە کە اختصاسیان ڕێنماییکردنی خانمانەکانە و خانمانەکانیش پابند بن گوێگر بن گوێڕایەڵ بن و بێن لە کاتی خۆیان لە مەوعیدی خۆیان سەردانی مەڵبەندە تەندروستیەکان بکەن من بەعزێ دکتۆری پسپۆر ئەزانم ئەسڵەن زۆر دڵسۆزە بەنەوعێک لەگەڵ خانمە دووگیانەکان هەڵسوکەوتەکە وەکو کچێکی خۆی وەکو خوشکێکی خۆی ئەگەر ئەمانە بکرێ ئیتر تەمان ئەم ژنە ئامادە ئەکرێ وەکو تۆ بچی بۆ جەنگێک ئەگەر خۆت حازر کردبێ بۆ ئەو جەنگە فەرقی هەیە وەک لەوەی کە بگەیتە شوێنێک و دوایی خۆت ئامادە نەکردبێ بە یەکەم تەقە ڕابکەیت و لە جەنگەکە ڕابکەیت عینەن شت ئەگەر ئەم ئافرەتە ئامادە بکرێ بەم وشیاریانە بەم شتانە و خاصەتەن ئەگەر ئافرەتی تریشی لێبێ کە بەم پرۆسەیە ڕۆشت بن و پێی بڵێن مناڵم بووە و زۆر ئاسایی بووە ئێستا دڵیشم پێ خۆشە و ئێستا چاوەڕێی مناڵی دووهەم یا هەمیش ئەەکەم فلان باجی فلان وەختی خۆی سیانزە مناڵی بووە حەبسەخان وەختی خۆی هەشت مناڵی بووە هیچ کێشەیشی نەبووە ئەگەر ئەمانەی پێ بڵێ ئیتر ئەو ترسەی نامێنێ و حتا ئەگەر ئیسعدادێکیشی تا هەوێ بۆی تووشی پەشێویەکی دەرونی ببێ توش نابێت دوای مناڵبوونەکە بەڵام لەگەڵ ئەوەیشە هەنێک ئافرەت جاوا گەرویستان ئێستا باسیەکەین گەرویستان لە ئەڵلقەیەکی کا باسیەکەین هەنێک ئافرەت لە دوای مناڵبوون بتەوێ نەتەوێ بعضێکیان تووشی بعضێ پەشێوی دەرونیە بن کە چەند جۆرێک ئەگەر بە کورتی پێمان بڵیت پەشێوەکان بەڵێ چون کاتمان لەم کەوەرە ئەوە نەنەماوە بەداخەوە سێ جۆری گرنگ هەیە سێ جۆری تایبەت هەیە ئەتوان بڵێن چوارە بەسیانی گرنگە یەکێکیان ئەمە زۆر گرنگە ئەم پەیامە بگەێنم بەڕاستی پێم خۆشە بیگەێنم 150 ئەو
خانمانە کە مناڵیان نەبێ 150 کەم نییە تووشی حاڵەتێکە بن بە ئینگلیزی پێڵەن بیبی بلوز یعنی تووشی حاڵەتێکی تووڕەبوون و خەمۆکی و حاڵەتێکی ڕەشببینی ئەبن لە 150یان دوای مناڵبوونەکە بەڵام ماوەیەکی زۆر کەمی پێچێ ئەبینی مەسەن مناڵەکەی بووە دڵی پێخۆش نییە مناڵەکەی بووە تووڕەیە تۆزێ مناڵەکەی بووە تااقەتی نییە بگرێتە باوش و ماچی کاو ئەم ناوەشتانە ئەمە سروشتیە دکتۆر ئەمە خۆی تەمان 150 زۆرە سروشتی نییە بەڵام 150 توش ئەبن بەڵام چاگە بێتەوە یعنی ئایبی نامێنێ لەبەرەوە پێویست ناکە بش لە ژێن و تێک بچن بەڵام 110 تا 15یان لەو ناڵێم هەموو ژنان ئەو خانمانەی کە مناڵیان نەبێ لە 110 تا 15یان تووشی خەمۆکی زەیستانی ئەبن کە پێڵێن پۆستنەیتەل دیپرشن پێڵێن کەئابە نیفاسیە یا کەئابە بعد الولادة عفوا 110 تا 15 زۆر ئەمیش یعنی کەم نییە ئەوە کە 150 ئەمە 110 15 ئەمیش طبعا ئەگەر چارەسەر نەکرێت کێشە دروستە بێ لە ژیانی ئەم خێزان ئەم مناڵ ئەم خانمە و توانای خزمەتکردنی مناڵەکەی زۆر لاوازە بێ و ئەگەر پیاوەکەی بڵێن مێردەکەی تەفەهومی لێ نەکا و بڵێ ئەمە یعنی ئەبێت چارەسەری بکرم و باش ببێت و عیلاجی بکەم شتانە ڕەنگە ببێ بە هۆکاری دابڕان لە خێزانەکە لە ناو 500 خانمە کە مناڵی ئەبێ 500 خانم یەکێکیان تووشی حاڵەتێکی زۆر خراپ ئەبێ کە پێڕەن دووهانە نیفاسیە با بڵێن زوهانی زەیستانی لێرە یعنی خانمەکە تووشی حاڵەتێکە بێ حاڵەتەکە وەکو خەمۆکیە توندەکان وایە یا وەکو سکیزۆفرینیا وایە خانمەکە ڕەنگە ئەگەری ئەوەی هەبێ مناڵەکەی بکوژێ عەزێتی با یا خۆی بکوژێ یان مەسەن بە هیچ شێوەیەک خزمەتی مناڵ و ماڵ و ئەم شتانە نەکا و ئەنواعی حاڵەتی بڵێن هەلوەسە و ئەوهام و شتانەی تووشە بێ و طبعا پێویستی بە چارەسەرێکی زۆر چڕ ئەبێ ڕەنگە پێویستی بەوە بێت لە خستەخانە بخوێنرێ و هەنێ جار ناڵم هەموو جارێ ڕەنگە پێویستی بەوە بێت چارەسەر بکرێ بە کارە باش ئەمە حاڵەتەکان بەگشتی و بە کورتی وەکو بەڕێزت وتت بۆ ئەو خانمانەی کە دوای مناڵ بوون توش ئەبن کەی توش ئەبن بەعزێکی یەکسەر دوای مناڵبوونەکە تووشە بێ بەعزێکی هەفتەیەک دوو هەفتە دوای مناڵبوون تووشە بێ بەعزێکیشی مانگێک دوای مناڵبوون توش ئەبن حاڵەتێکی تر هەیە پێڵەن بۆندینگ فێلیەر ئەمە کەمترە کاریگەریەکەی کەمترە هەموو کەسێک ئەزانێ ئەو دایکە مناڵەکەی کۆرپەکەی کە لە دایکە بێ بە بەشێک لە جەرگی خۆی سەیریەکە بەشێک لە جەستەی خۆی سەیریەکە ئەم خۆشەویستیە دروست نابێت لە بینی دایک و مناڵە تازە لە دایک بووەکە کە بڵێن بۆندینگ فێلیەر ئەم عەقدە ئەم پەیوەندیە دروست نابێ ئەبینی دایکەکە زۆر مناڵەکەی خۆش ناوێ زۆر خزمەتی ناکە ئەمیش پێویستی بە چارەسەر هەیە حاڵەتەکان وەکوتم هەمووی هەرسێکی لەگەڵ ئەمەیشە دەبێ تێبینی بکرێ بەڕێز دوتە سروشتیە قەیناکە سروشتیە بەس دەبێت تێبینی بکرێ دەبێ بزانین کە ئەم حاڵەتی هەیە دەبێ بزانین چۆن هەڵسی کۆتی لەگەڵا بکەین بۆ ئەوەی نێڵین کاریگەری هەبێ لەسەر تەندروستی دەرونی ژنەکە و خزمەتکردنی مناڵەکە و خێزانەکەش بەگشتی دەستەکانە خۆش بێت دکتۆر سوپاس بۆتەوە بە هیوای ئەوەی کە ئەم ڕێنمانی بە ڕێز سوودی هەبێ بێ بۆ بە تایبەتی خانمانی دووژنان پێشەوەی کە بڕیاری ئەوە بن لەگەڵ هاوسەرەکەیانە مناڵێک دروست بکەن بێنە ژیانە و دوای ئەوە سنە ناو پرۆسەرە و شاریان هەبێ لەوە و لە دوای لە دایک بوونیشی دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر خۆش بێت زۆر سپاس